ڕاوەستە ئەحمەدی ڕاوەستە دان بەخۆ بگرە ڕاوەستە 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 هەڵازم یارمەتی دە لێرە بیبن سەرخۆشی دەکەم بەداخم کە ئێمە ناچارین لە ئاوەها بارودۆخێک لا یەکتر ببینین هیچیشتان دۆزیەوە؟ وەڵی ئێستا هیچم پێ ناکرێ بڵێم بەڵام دەزانم ئەم جنایەتە لێرە ڕووی نەداوە لەسەر زەویەکە یەک دڵوپە خوێنیش نابینرێت سەری ئێرە بکە دیارە تەرمەکە لە مەودایەکی زۆر لەسەر پشتی کێشراوە بۆ خاتری خوددا شتێک بدۆزنەوە ئەو دڕەندەیە خەریکە ئازاد واسوودە بۆ خۆی دەگەڕێت ئێمە هەموو هەوڵێکی خۆمان دەدەین من بە حسامی شارام بکە ئەحمەدی مەڵازم ئەومە پێ بدە ئەمە بۆ ڕوویێت فۆرادی ئارام بە ئارام بە بێناڵگرتنی ئەنجام درا؟ بیخەن بەم دیوە تون بیگرن تون هێواش قەت باوەڕ ناکەم منی شەروە هەمیشە دەیگوت حسام نازانێت چەندەم خۆشە لەم دواییانەدا لەگەڵ بەڕێزەقیت هەڵمانەدا بۆمانەوەی لە نێو هێزی پۆلیس ئەگەرم ناپیاوە بگرم دەزانم چی لێ دەکەم خوایە ئەمە چی بوو ڕوویدا زۆر زیرەک بوو زۆر بەڕاست نازانم دەبێت شوێنە خاڵیەکەی بە چی پڕ بکەمەوە ببورن گەورم بەڕێز ئەقید ئێستا دێن بۆ ئێرە باشە دەزانن پلە سەربازیەکانی سەرشانم واتای چییە؟ 26 ساڵ خزمەت واتە بینینی لە دەستچوونی زۆر کەس ساڵەهایە بینەری بێدەنگی لە دەستچوونی باشترینەکان یەم هێزم
ئومید شاکریش یەک لەوانە بوو وەکو منداڵێکی دیکەم کە شەهید بوو. بە هەر حاڵ ئێمە پۆلیسین، خەڵکیش چاوەڕوانیان لە ئێمە هەیە، دەبێ کۆنتڕۆلی خۆمان بکەین و بارودۆخ و کەشەکە لە دەستماندا بێت. شاکری شایەنی باشترین مەراسمە، کارێک بکەن کە باشترین مەراسمی بۆ ساز بکرێت. پارێز ڕایت چاوەڕوانی ئەوەم هەیە هەموو ئەوەی کە پێویستە ئەنجام بدرێ بۆ ئەوەی بارودۆخەکە لە دەستیان جنایەتکارە دەربێنین و کۆنتڕۆلی بخەینە دەست خۆمان. دەبێ هەموومان تەواوی هەوڵەکانمان بۆ دۆزیە زیرەکی ڕەش و دۆزینەوەی جەمشیدی کازمی بێت. بەڵێ گەورم، دووبارە جەخت دەکەمەوەکە ئەولەویەتی ئێمە و ئەم دایەرە زیرەکی ڕەشە. خدا سەبووری تەمداتێ. سپاس بە ڕێزەقیت. بەڕێز نەخیب، بەنیازی بڵێن بێت بۆ لای من. دای کوڕینە خەریکن چی دەکەن؟ گەڕانی ئینترنێتی. راپۆرتێک لەسەر کۆمپانیای گۆڵدکویستەکان بیخوێنەرەوە، دواتریش لەناو ئینترنێتدا بگەڕێ بزانە شتێک دەدۆزیتەوە. ئەو نەی دڵت بخوازی هەیە؟ دەی باشە راپۆرتەکەی ئامادە بکە. بەڵێ بە چاوان. ئەمەش دۆسیەکی نوێیە، سکاڵە کارەکەی بانکن. بەڵێ بە چاوان. وەرە ئێرە بزانم. تۆ چەند لە خزمەتت ماوە؟ نزیک بە 8 مانگ و 9 ڕۆژ. ئێمە لەم بەشەدا پێویستی زۆرمان بە هێزی پسپۆڕ هەیە نیازی. تۆ قەت بیرت لەوە کردووەتەوە کە دوای سەربازیەکەت دەتەوێت چی بکەیت؟ وەڵای هێشتاکەنە، بەڵام پیشنیاری کارم زۆر پێ دەکرێت بزانم چی. زۆر باشە، زۆر باشە، کەوایە بیریان لێ بکەرەوە. دەتوانی ئەم قسانێ منیش وەکو پێشنیاری کار و ئیشداینی دوای سەربازیەکەشت دەتوانی وەڵام بدەیتەوە. لە ئێستاوە هەموو ئەو فایل و زانیاریانەیە کە مەرحوم شاکری لە جەمشید کازمی دۆزی بوویەوە تەرکیز خەیتە سەری. دەمەوێت وەکو ئومید ساڵ بیتە سەر هەموو ژیان و ڕابردووی ئەو کابرایە. هەر ڕۆژێ، هەر کاتژمێرێک وە لە هەر بارودۆخێکدا بووین دەمەوێت هەرچی لێ دەستکە و داگادارم بکەیتەوە. تێگەیشتی؟ بەڵێ بەتەواوی. ئەگەر لە ڕۆژانی یەکەمیشدا ڕێنوێنیت گەرەک بوو دەتوانین پرسیار لە من و پورهادی بکەیت تا خۆت بە تەواوی شارەزایان دۆسیە دەبیت. نیازی، بەڵێ دەمەوێت تەواو بیر و هۆشت بۆ ئەم دۆسیە بەکاربێنی. ئەو ناپیاوە یەکێک لە باشترین هاوڕێەکانی لێسەندین. وایە گەورم. هەر لە ئێستاوە دەست پێ بکە. گەورم سپاست دەکەم بۆ ئەوەی کە ئەم ئەرکتەدا بە من. خوێندم گەورم، بەڕاستی زۆر جێداخە. سێرێکی پێشینەی گەڕانەی ئینترنێتیەکانیشم کرد، ئەو نەش دەستمان خاڵی نییە. هەر ئێستاش لەسەر ئینترنێت زۆرە. پەیوەندیشمان لەگەڵ یەکێک لە سایتەکانیان بەستووە، داوای بوون بە ئەندام دەکەن. ببمە ئەندام. مەرجەکانیان چییە؟ هیچ مەرجێکی تایبەتیان نییە، وەکو هەموو کۆمپانیەکانی گۆڵدکوێستی داوا دەکەن ئەگەر بتوانی 2 کەس چالاک بکەیت بە ئەندام، ئەو 2 کەسەش لە ماوەی کەمتر لە مانگێک 2 کەسی دیکە بێنن، ئەوە لە مانگێکتا $5,000 قازانج دەکەیت. باشە ببە بە ئەندام. دەبێت دزە بکەیتە ناویان و متمانەیان بەدەستبێنی. دەمەوێت وا بکەیت کە ئەوانەی کە لە پلەی باڵای کۆمپانیاکان ببینی. ببە بە ئەندام. خەیاڵتان ناسوو دەبێ. هیچت دۆزیەوە سەرداوێکمان بداتێ؟ وەڵایی هیچ. پاکترین تەرمێکە کە لە ژیانم بینیومە. مەبەستت چییە؟ بڕوانە بێهروز، تەرمی ئومید شاکری پاش کوژران بە تەواوی خاوێن کراوە. هەرچەند نینۆکێکی کوژراوە کەشکاوە و نیشان دەدات کە لە کاتی کوشتنەکەتا چنگی لە شتێک داوە. بەڵام هیچ ئاسەوارێکی پیس قژ یان تەنانەتان و پۆی جلی بکوژەکە نابینرێت و نەماندۆزیوەتەوە. بەدڵ نیاییەوە بکوژەکە پاش کوشتنی بە شتێکی وەکو فڵچەیدان ژێر نینۆکەکانی کوژراوەکەی سڕیوەتەوە و ئەوەی هیچ سەرەداوێکی خۆی بەجێ نەهێڵێ. بەس ئەمەیە؟ بەس دەتوانم بڵێم کە ئومیدی شاکری بەهۆی 6 لێدان بە شتێکی تێژ بە درێژایی 7 سانتیمتر کوژراوە و خوێنی زۆریشی لێ ڕۆیشتووە. هەرەمە.
ئەمەش راپۆرتی پزیشکی دادوەری هیچ وەڕست بووم دەبێت دان بەوەدا بنێم کرد نازانم چی بکەم. بێروز بۆ وەستانی ئەم تاوانبارە ڕێت پێدەم کە هەموو ئیمکاناتی پۆلیس بەکاربێنی. تێگەیشتی؟ بەڵێ بە تەواوی. ڕاستی ئەمڕۆ دۆسیەکی دەستبڕی نێونەتەوەیمان بۆ نێردراوە. ئەم تاوانبارانە بێئاگایی خەڵکیان قۆستۆتەوە. بۆ تەزانی ئیشەکانت جۆرەی ڕێک بخە بۆ ئەوەی لە دۆسیە سەرەکیەکە دوور نەکەویتەوە. باڵێ پێشتریش دۆسیە لەم جۆرە خراوەتە ئەولەویەتی کارەکانمان گۆڵدکویستەکان. هەر لە بیریشم نەبوو. بەڕێزەقیت بەم جۆرە دژوارە بتوانین نزیکی زیرەکی ڕەش ببینەوە. ویستم تکاتان لێ بکەم ئەگەر دەکرێت بۆ ماوەیە کارەکانی من سوک بکەنەوە و بە دوواداچوونی دۆسیە نوێیەکان بخەنە ئەستۆی هاوکارانی دیکە بۆ ئەوەی دەرفەتم بێت و بە تەرکیزی زیاترەوە لەسەر ئەم دۆسیە کار بکەم. تکاتەکەم بەڕێزەقیت چارەیەکی دیکەم نییە. باشە بێرۆس لە یەکەمین کۆبوونەوەی فەرماندەی پێشنیارەکەت باس دەکەم. بەرەز نەقیب جەنابی شەکیبە هاتونێرە. سڵاو بەرز شەکیبە فەرموون حاڵت چۆنە؟ باشتر وایە دان بەخۆ بگریت بەرز شەکیبە. مەگەر دەکرێت من پاشەکەوتی هەموو تەمەنم کردووەتە دولار و خستومەتەوە حیسابەوە. ئەسڵەن باوەڕ دەکەن کە کەسێکی خوێندەوەر و بازموونی وەکو من 170,000 دلار بخاتە حیسابی کەسێکەوە کە قەت نایناسێ. هەنێ جار ئەم کۆمەڵانە ئەوەندە شێوازی کاری سەیریان هەیە کە لە ڕاستیدا ئەستەمە فریویان نەخۆی. هیوادارم درەنگ نەبوو بێ و فریار کەوین. ئەوانە نە ئێرانین لە شوێنێکی دیاریان هەیە. پەیوەندیشم بە هەموو ئەو ژمارانەوە گرت کە پەیوەندیان پێوە گرت بووم. هیچ کامیان وڵامیان نەدایەوە. هەڵاتن ببورن. بەڵێ ببورن. بینیم کۆبوونەوەتان هەیە نەهاتمەوە ژوورەوە. من دیدارم لەگەڵ یەکێک لەم گۆڵدکوێستانە داناوە. پێدەچێت ناتوانم لە کۆبوونەوەی دوانی وەڕەدا ئامادە بم. تکایە بە بەڕێزڕایەتیش ڕابگەین. بەڵێ حتمەن. ئێستا دۆسیەی دەستبڕی ئینتەرنێتی لەسەر ناوی سەرکەوتن لە لاتاری. دۆسیە کلاسە ژمارەی 88650 کامە 2 سکاڵاکار بەڕێز شەکیبە. ئێستا بەڕێز شەکیبە شتەکانم هەر هەمویان بۆ بگەڕێنەوە. من ئەوەنا ئیمەیلی نەناس ناکەمەوە بەڵام ناوی ئەمەیان جیاواز بوو. نووسی بووی تۆ بووی بە براوەی خۆششانسی 1 ملیۆن دلار پارە. سەرەتا گرنگیم پێ نەدا بەڵام مەسەلەی 1 ملیۆن دلار پارە بروژاندمی. ئیمەیلەکەم کردەوە. نووسی بووی تۆ لە نێو کڕیارانی ئینترنێتی جیهازاتی کشت و کاڵی کە خراپ بوونەوە تیرروپێشکی 1 ملیۆن دلار پارەی نەختینەت بردووەتەوە. پیرۆزبایی لێ کردبووم و ئیمەیلێکیش لەلایەن پەیوەندیە گشتیەکانی کۆمپانیای بڵاوکردنەوەی بەرهەمی کشت و کاڵیەکان بۆم نێردرا بوو کە پەیوەندیان پێوە بکەم. باوەڕکردنی بۆم زۆر دژوار بوو بەڵام هیچ بیانوەیەک نەبوو کە پەیوەندی نەگرم. لەبەر ئەوەی کە ئەوان داوای هیچیان لە من نەکرد بوو تەنیا داوای ناردنی ئیمەیلێکیان کرده بوو. ئەوەش بەلاش بوو. ببورن. بەڕێز شەکیبە تکایە زیاتر لەسەر پێشەکەتان بڵێن. من خاوەن کۆمپانیایەکی تازە دامەزراوی کشت و کاڵیم. زۆر زەحمەتم پێوە کێشاوە. تازە 2-3 ساڵێکە دەست بەکار بوو. هەنێ قازانچی لێ دەکەم بەڵام قازانچەکەی ئەوەنە نییە کە بتوانم قیسی ئەو وامانەی کە کرد و مەبیدەمەوە. دەی باشە ئێستا لەبارەی ئەو کۆمپانیە لاتاریەوە بڵێن. بەڵێ وایە من کاتێک کە منەمەویست چی بڵێم؟ وتت داوایان لێ کردی حیسابێکی بانکی نێونەتەوەی ڕابگەێنن پارەکە بخەنە ئەو حیساب. بەڵێ من حسابێکی نێونەتەوەیم هەیەکە ئامێرە پێویستەکان بۆ کۆمپانیا لە ڕێگای ئەو حیسابەوە دەکڕم. ژمارەکەم بە ئیمەیل نرد بۆیان. تا 3 ڕۆژ پارە نەهاتە سەر حیسابەکەم. دووبارە سەردانی ئیمەیلەکەم کرد. ژمارەیەک بۆم نێردرا بوو. هەمان ژمارەیە کە پێشتر دامە خزمەتدان. پەیوەندیم گرت و لەگەڵ پارێزەری کۆمپانیاکە کەسێک بە ناوی پالما قسەم کرد. وتی دەبێت تێچووی گواستنەوەی پارەکە بۆ سەر حیسابەکەم بدەم. وام دەزانی پارەیەکی کەمەوە قبوڵم کرد. بەڵام ئەووتی
بەدراوەی ئێرانی دەکاتە 106 میلیۆن تمەن و بۆ باجە دەوڵەتیەکان دەبێت 63 میلیۆن تمەن بدەم بۆ ئەوەی پارەکە بڕژێتە نێو حسابەکەی منەوە. نەمدەزانی چی بکەم، گومانم هەبوو لەوەی کە هەموو ئەمانەی یاریەک بێت، بەڵام کارەکانیان ئەوە نەورد و بە بەرنامە بوو کە باوەڕم کرد. ئەوان دەیان گوت لەسەر پێدانی ئەو پارەیە لەلایەن منەوە پێداگری ناکەن و ئەگەر واز بێنم ئەوان پارەکە دەدەن بە براوەی دووهەم کە خاتونێکە لە ئۆکراین، خاتونێک بە ناوی کاترین زینۆسکی. بۆ ئەوەی دڵنیا بەمەمانە ڕاستەکەن یانە لە ئینتەرنێت تا بە دوایەوانە گەڕام و دوا جار دۆزیمەوە. بابەتەکەم بۆی ئیمەیل کرد. ژمارەیەکی پەیوەندی بۆم نارد، خاتونێکی 56 ساڵان لە شاری کێف دەژیا. پەیوەندیم کرد کاتێکە هەواڵەکەی بیست شۆک بوو، تەنانەت کەوتە گریانەوە. دەیگوت ئەگەر من واز لە وەرگرتنی ئەو پارەیە بێنم ئەو دەگاتە گەورەترین ناواتی ژیانیەوە. بە دوایش دوو نەخۆشخانەی منداڵان لە شاری ئوکراین دروست دەکات. تەنانەت دەیگوت بەڵێ نەدەم کە ناوی یەکێک لە نەخۆشخانەکان بە ناوی تۆ بێت بۆ ئەوەی هەمووان بزانن چه ئینسانێکی بەخشەندەی. ئەوە بوو کە منیش بڕیاری خۆممدا. لە دواییە زەوی نەکشت و کاڵ یەکەم خستە فرۆشەوە. شێخ ئەحمەد ماوەی چەندە کاوت نەدێراوە؟ وەڵڵاهی دەڕۆژێک دەبێ بە ڕێزەندازیار. بیراوەکە وش بووە؟ وش بووە ئاوی نییە و چوون بیر هەڵکەنێکم بینی دەڵێت لەناو ئاودا مترێک بە 120 من هەڵەکەنێ. زۆر دژوارە، ئیدی خۆتان دەزانن چی بکەم. من خۆ نازانم. بەستە زمانانە خەریکە وشک ئەرێ خەریکن وشک دەبن. سلام. خلاص محبي؟ بەڵێ بفرمو. بڕۆین. ببورن کە ئێران بۆ دیدار هەڵبژار. لە ڕاستیدا پۆلیس ماوەیە کە گومانی هەیە لە گۆڵکوێستەکان و ئێمە شوێنێکی هەمیشەیمان نییە. ناچارین هەموو جارێک دانیشتنەکانمان لە ماڵی یەکێک بەڕێوە بین. ئەوە بوو کە ئەمڕۆ ئێران بۆ بینینتان هەڵبژار بۆ ئەوەی زیاتر یەکتر بناسین. لە ڕاستیدا بەم جۆرە هەیەجانێکی زۆرترە. ئەمە لە چاو هەیەجانی ئەو داهاتە میلیۆنا کە چاوەڕێ دەکا هیچ شتێ نییە. ئۆکەی زۆر باشیشە. من کە یەکسەر لە خزمەتی ئێوەدەم. بەڕێز شەکیبا لە دانیشتنی پێشودا وتتان کە دوای قسە لەگەڵ ئەو خاتونە ئۆکراینی قەناعەتتان هێنا هەموو شتێک ڕاستەوە بڕیاری فرۆشتنی خاکە کشت و کاڵیەکەتاندا بۆ ئەوەی ئەو پارەیە دابین بکەن وایە؟ ئەو کارێک بۆ دوودڵی نەبوو. ئەو ژنە لە ئوکراینەوە و ئەو کۆمپانیایە لە ئیتالیا بوو، هیچ پەیوەندییان لەگەڵ یەک نەبوو. نا ئەوەهاش نییە کە جەنابەت بۆی دەچی. مەبەستان چییە؟ ئێمە لەم ماوەیەدا هێندێ لێکۆڵینەوەمان کرد. ئینتەرپۆل بە دوواداچوون بۆ ژمارەکانی کرد. هەردووانیان لە ئیتالیان. واتە ژمارەی ئەو خاتونە لە ئوکراین خراپووە سەر تەلەفۆنێک لە ئیتالیا. وە لەم ماوەیەدا هەرچی پەیوەندی بووە لە ئیتالیا وەڵام دراوەتەوە. کارێکی سادەی تەلەفۆنە. هەمان گواستنەوەی پەیوەندی یان دایڤرت. خۆی گیان. واتاوان. بەڵێ. بەداخەوە دیارە ئێوە بوون بە قوربانی دەستبڕیەکی گەورەی ئینتەرنەتی. بەڵام من بەداخەوە 170 میلیۆنم خستە حسابی ئەوان. ئینتەرپۆل خەریکی بەدواداچوونە. ڕەنگە بتوانن پێو شوێنیان بگرن. بەڵام بەداخەوە شوێن هەڵکردنی ئاوەها بابەتێک لە ناوخۆی ئێرانەوە زۆر مەحاڵە. بەخێر بێن. سپاست دەکەم. فەرموون. باست دەکەم. باشیش کرد. خۆش بێ. زەحمەتت کێشە. فەرموون. دەستت خۆش بێ. باش دەکەم. بێروز لەکوێیە؟ لەوێ دانیشتووە.
ببورن بەجێم هێشتین. منیش لە حاڵەت تێدەگەم بێرۆز. منیش ئومیدم زۆر خۆشەویست. مەرگیش بەشێکی گرینگە لە ژیان. دەرباز بە. ڕێگە بدە وشەکانت هەستەکانت دەربخات. ئەگەر من داوام لێ نەکرد بایە بڕوات بە دوای سوهیلدا، ڕەنگە هەرگیز ئەمە ڕووی نەدایە. من تەنانەت نەمتوانی ئەو جۆرەی دڵم ویستی بۆی بگریم. هەستم کرد کە نابێت لە بەرچاوی هێزەکانەوە بۆی بگریم. وام دەزانی چاوی هەمووان لە منە. دەیانەویست من بەهێز ببینن. هەر کات توانیمان بە واسانیەکە پێدەکەنین بگرین، دەتوانین وەک ژینێکی ئاسایی مەرگ دەرک بکەین. ئاسوودە بە بێرۆز. بەسەربەستی وەکو خۆر درۆشانەوە و ڕۆیشتن بزگە بەوانەی بەیماونی تەواو سەعادەتیان هەڵبژارد و ڕۆیشتن بزگە بەوانەی بە عشقی حسەینی ڕێی شەهادەتیان هەڵبژارد و ڕۆیشتن خۆزگە بەوانەی بەیماونی تەواو سەعادەتیان هەڵبژارد و ڕۆیشتن خۆزگە بەوانەی بە عشقی حسەینی ڕێی شەهادەتیان هەڵبژارد و ڕۆیشتن خۆزگە بەوانەی بەیماونی تەواو سەعادەتیان هەڵبژارد و ڕۆیشتن خۆزگە بەوانەی بە عشقی حسەینی ڕێی شەهادەتیان هەڵبژارد و ڕۆیشتن داخی مەرگی ئومێد بێخرم هاوار کەی دڵ کە زۆر خەمینم بەم حەساوە ئەگەر ئێوە خۆتان لێرە دابنێن
ئێوە وان لەسەرەوە دەبن بە ژێرلەقی ئەم دوو کەسە و لەلایەنی ڕاستەوە ئەمانە هەمویان هاوگروپی ئێوەن. ئێستا ئەگەر ئێوە بتانەوێ بە خێرایی ژێرلەقەکانی خۆتان زیاد بکەن، ئاوا بە شێوەی ئەستۆنی دەچنە پێشەوە. بە لە حاڵێکدایە کە هاوگروپەکانی ئێوە نەیانتوانیوە ژێرلەقەکانیان پڕ بکەنەوە، کەوایە ئێوە ناتوانن بگەنە داهات. ببوورە ساناسگیان گیان بەڵێ من تێنە گەیشتم. واتە ئەگەر تەنانەت بتوانم 10 کەسیش بکەمە ژێرلەقی خۆم هەم دیسان ناگەمە و داهاتێک کە بەڵێنتان داوە؟ ئەگەر بڕیار بێ بەم شێوە کار بکەن نا. ئاوەها کە ناکرێت ئێوە وتان ئەگەر 10 کەس بێنن دەگەینە داهاتی میلیۆنی. بەڵێ وایە ئەمە لە حاڵێکدایە کە هەمووتان لە یەک ئاستا بن و بتوانن بە شێوەی دێڕۆ ئەستونی بڕۆنە پێشەوە، نەتەنیا بە شێوەی ئەستونی. بەڵام ئێمە بۆ ئەم کێشە ئێوە چارێکمان دۆزیوەتەوە. ئەگەر ئێوە ئەو گروپەی کە دەتانەوێت لە ناو گروپی خۆتان بەکاری بینن، ئەو گروپانەی لەسەرەوەدان یا ئەوانەی هاوگروپی خۆتانن بناسێنن. لەم حاڵەتەدا هەم بە شێوەی ئەستۆیی و هەم بە شێوەی ئاسۆیی ڕۆیشتون. لەم حاڵەتەدا ئێوە داهاتێکی زۆرتان دەبێ. ئێمە چۆن ئەوان بناسین؟ دەی ئێمە بۆ مەبەستە لێرەین. کەسی پرسیاری نییە؟ فەرموون. بۆ جۆرەی کە من تێگەیشتوم ئێمە دەبێ هەوڵ بدەین هەموو ژێرلەقەکان بە شێوەی هاوسەنگ گەشە بکەن. واتە هەوڵ بدەین بۆ گەشە سندنیان هەم بە شێوەی ئاسۆیی هەم بە شێوەی ئەستۆنی، وایە؟ هەروایە. ڕێگەم بدەنێ ئەو ماژیکەم بدەرێ. ئاوەها ئەبێت. ئەگەر ئێمە دەستەکە ئاوەها لە بەرچاو بگرین، هەموو ئەوانەی کە لەم ناوڕاستەدا کار دەکەن لە ڕاستیدا خزمەت بۆ کەسەی دەکەن کە لەسەرەوەی خۆیانە بۆ ئەوەی بگاتە پارەیەکی زیاتر. وایە. دەی باشە چه دەستەبەرەیەکەیە کە لەخەکانی ژێر و شەمان کارەنجام بدەن؟ دەی خۆمە زۆر ساکارە لەبەرەوەی کە ئەو کەسە لە ڕاستیدا خەریکە یارمەتی خۆی دەدات. ئەگەر کە ببێتە هۆی ئەوەی هاوسەنگەکەی بشێوێت دێخۆ ناگاتێش قازانجێک. بەڵێ بەڵام وەک دەگوترێت هەموو ڕێگاکان دەگەنە ڕۆما. لە ڕاستیدا هەمووم داهاتانە بە ئاراستەی سەرۆی دەستەکەیەوە و ئەوەی کە لە سەرۆی دەستەکەیە جگە لەوە کە گەیشتووەتە پارەکەی خۆی تا ئێستاشی کە لەگەڵ بێت پارەیەکی زەبەلاحی دەستکەوتووە وەقەت لای گرنگ نییە کە ئەم لەقانە ڕۆژێک لە ڕۆژان لە شوێنەکەیەوە ببڕێن. براڤۆ، ئافەرم. ئەمیریان ئاماژەدای خاڵێکی زۆر باش. ئەمە پرسیارەیە کە زوویان درەنگ مێشکی هەمومان سەرخاڵ دەکات. بەڵام وڵامەکەی زۆر ئاسانە. وەک ئاماژەدا ئەوانەی لە بەشەکانی سەرۆی دەستەکەدان بە پەرۆشەوە هەرکەس چاوەڕێی زیاتربوونی لە قێنوێ دەکا بۆ خۆی. ئەمەش لەسەر هەموو ئەندامانی دیکەش دروست دەبێ. هاوسەنگ لەگەڵ ئاستی چالاکی ئێوە بۆ ڕاکێشانی ئەندامی نوێ ئەوە گەرەش زۆرە کە ئێوەش بۆ خۆتان ئێوەش ببن بە سەرپەلێکی خاوەندەستەیەکی بۆ خۆتان گەورە، چالاک و قازانجدەر. لە ئەوە حاڵەتێکدا قازانجی دەستەکە قازانجی ئێوە و قازانجی ئێوە ئەبێتە قازانجی دەستەکە. ڕاستە؟ بەڵێ، حەق بێ ئەوەیە. ڕاستە. وەک ئاماژەت پێدا ئەوانەی لە پلەکانی سەرۆی دەستەکەدان بە پەرۆشەوە چاوەڕێی زیاتربوونی قینوێ دەکەن و ئەم ڕەوتەش لەبارەی هەموو ئەندامانی دیکەیەوە وایە. ئەگەر کەسێ تۆزێ ماتماتیک بزانێت تێگات کە ئەم ڕۆتە هیچ بەردەوامیەکی بۆ نییە. لەبەرەوەی هەر کادەوانەی لەسەرەوەن هەست بە مەترسی بکەن بۆ سەر گروپەکانیان هەموو پارەکانیان کۆ دەکەنەوە و ون دەبن. جا دەمێنێتەوە ژمارەیەک سادە دڵ و هەنێ سکە و ساعت و ملوانکەی بێبایەخ کە لە بەرامبەریدا میلیۆن هاتمەنیان بە گوڵد کوێستاوە. دانیشتنی داهاتوو کەیە لەکوێیە؟ وتیان لەگەڵت پەیوەندی دەگرین. وابزانم بڕیارە پەیوەندی لەگەڵ کەسەکانی سەرەوەی دەستە بگرم. لەبەرەوەی کەوتم لانیکەم دەتوانم 20 کەس وەکو ئەندام بهێنم. ئەوانیش دەیانەوێت دانیشتێکی دیکە بۆ کاری پرۆفشناڵ دابنێن. آخر گەورم من وتم خوێندکاری ماتماتیکم بۆ هێنانی ئەو خوێندکارانە کە ماتماتیکیان باشە هۆکاری لۆژیکی و زانستی زۆر باشم هەیە. ئەوانیش لەسرم سەرمایە دانیێری تایبەتی دەکەن. زۆر چاکە. چه هەواڵی لەشکی بە هیچ گەورم هەرچی ژمارە مۆبایلەکەی دەگرم داخراوە. بەدواداچوونی بۆ بکەن دەمەوێت ببینم. بە چاوان. بارک نەبێ ئۆتۆمۆبیلەکەم بێنە. سپاس. بورادی. بەڵێ گەورم. ئەمانە زۆر زیرەکن. دەبێ بە فێڵەکانی خۆیان نزیکیان بیتەوە. ئەگەر دەتەوێت بگەیتە کەسە سەرپەلەکانیان دەبێ بڵیت کە دەتەوێت دیراسێت توانایی دارایی کۆمپانیاکە بکەم. شتێکی ئاساییە.
دەبێت زۆر لێ هاتوو بن کە بتوان وەڵامی خوێندکارێکی ڕاضی بدەن. بەداخەوە هەواڵێکی خراپم هەیە بەڕێز. چی بووە؟ وەڵاهی ئەندازیار شەکیبا جەڵتەی دڵ لێی داوە. دەی بۆ وەستاوی بزانە لە کام لە خۆشخانە؟ بەڵێ بە چاوان بە ئیزنتان. تۆ ئیشت بە من نییە؟ نەگەورە منە ڕۆم بۆ لای دوکتەر مەتین. جوانەکەی دوانی وەڕمان لە ئاسوودە بن گەورە. لەم 26 ساڵە کە ئینترنت گشتگیر بووە کاریگەری خستوەتە سەر شێوازی تاوانەکان و تاوانەکان لەو شێوازەی سنەتی کە پێشتر بوو گۆڕاوە بۆ شێوازی ئاڵۆز و ئەمڕۆینە. ئەم گۆڕانکاریە و نەبەرچاوە کە کار دەکاتە سەر کۆمەلگای جیهانی و کاردانەوەی لێ دەکەوێتەوە. و یەکمین پەیمان نامێ بەرەنگار بوونەوەی تاوانە ئینترنەتیەکان دەگەڕێتەوە بۆ ساڵە 1985 کە لە ئەنجومەنی ئەوروپا هاتە ئارا و لە ساڵی 2000 بەڵێ لە 2001دا یاساکە پەسەندکرا. بەڵام دانانی ئەم یاسایە هەرگیز پێشی بە پەرەسەندنی ئەم تاوانە نەگرت. بەو جۆرەی کە ئاگادارم بە پێچەوانەی بووە هۆی بەرەسەندنی بەرچاوی ئەم تاوانە کە لە ئێستا شامل لە کۆمەلگات دەیبینی. جا ئێستا هۆکاری ئەم پەرەسەندنە خێرایە بۆچی دەگەڕێتەوە؟ ببورن. زۆر باش دەی بنووسن. یەک کامپیوتەر ئامێرێکی نوێ و گشتگیرە کە مۆداکانی کەم کردوێتەوە و پەیوەندیەکانی زیاد کردووە. دوو دەستڕاگەیشتن بە کامپیوتەر ئاسانە. سێ ئەنجامدانی تاوان بە کامپیوتەر پێویست بە کاتێکی زۆر نییە واتە زوو ئەنجام دەبێ. وە چوارمیش کە لە هەمووی گرنگترە گوێ بدەن ئەوەیە کە لە کاتی ئەنجامدانی تاوان بە کامپیوتەر ئینترنێت کەس ناتبینێ. ئەمە زۆر گرنگە و لە دنیای سایبریدا دەجوولێت و هەر بۆیە دەکرێت بگوترێ لەبەر ئەمانەیە لە سەرانسەری جیهاندا ڕوبەڕووی تاوانی بەربڵاو دەبینەوە کە دەبێ بۆ بەرەنگاربوونەوەی خۆمان تیار بکەین. ئێستا پێدەچێم پرسیارە لاتان دروست بێکە لەم بارودۆ خاڵۆزیەدا کە باسم کرد. ئەگەر ئەنجامدەری تاوان لە وڵاتی ئا و جێگرەکەی لە وڵاتی بێ و شەریکی تاوانەکە لە وڵاتی سی بێ شێوازی سزادانی تاوانبار چۆن دەبێ؟ خۆ ئاشکرایە کە لە ئەوەها حاڵەتێکدا بە سەرنجدان بە جیاوازی و شیکردنەوەی یاساکانی سزادان و مافی سەرڕووی سێ وڵاتانی A و B و C ئەم سێ وڵاتە دەبێ بکەونە کار بۆ ئەوەی بگەنە تاوانبار و دەتوانن بە دوواداچوونی یاسایی بۆ بکەن. ساتێک ببورن. پێدەچێوانەکە زۆر بخێنێ گەریشت پێمە بینوسە بم دەرێ. تاوانەکانی ناسرااو بە دەستبڕینی ئینترنێتی یا سپیکردنەوەی پارە لە ڕێگای ئینترنێتەوە دەتوانێت زەمینە بۆ ئاڵۆزی و تێکدانی پاوەجی کۆمەلگا بڕەخسێنێ. ئەلبەتەمانە کە دەیەڵێم هیچ لە بەهاکانی ئینترنێت کەم ناکاتەوە و پارێزگاری لە کۆمەلگا دەکات. زۆر چاکە. پرسیار کراوە ئەگەر لەلایەن کەسێکەوە لە دەرەوەی سنوورەکانی ئێران لە دژی هاوڵایەتێکی ئێرانی لە چوارچێوەی سنوورەکانی وڵات تاوانێک ئەنجام بدرێت تا چەندە ئیمکانی بە دوواداچوون و سزادانی کەسی تاوانبار هەیە. زۆر چاکە. بە گوێرەی مادەی سی سزادانی ئیسلامی یاساکانی سزادانی ئەو کەسانە کە لە ناوەخۆی سنووری زەوینی دەریایی و ئاسمانی کۆماری ئیسلامی ئێراندا تاوان ئەنجام دەدەن جێبەجێ دەکرێت. بەڵام ئەگەر کردەوەکە لە ئێراندا بە تاوان بناسرێت و لە وڵاتی دوومە بە تاوان دانەنرێت یان بەرپرسی دادەوەری وڵاتی دووم دۆسیەکە بە داخراوی ڕابگەینی بەکردەوە کە لە ئاوەها حاڵەتێکدا بابەتەکە دەڕواتە دۆخێکی لێڵ و ناڕوو لەبەر ئەوەی کە تاوانباران لە دەرەوەی سنوورەکان پێویستی بە پەیماننامەکانی ڕادەستکردنەوەی تاوانباران لە نێوان وڵاتانە و بەداخەوە یاساکانی سزادانی ئێمە بێدەنگی نواندووە لەسەر ئەو حاڵەتانەی کە تاوانێک لە دژی ئێرانیەک لەلایەن کەسێکی بیانیەوە لە دەرەوە ئەنجام درابێت. لێرەدایە کە فەرهەنگسازی و ڕۆشنبیری وڵاتیان گرنگی پێداکات. کەمەش کێشە و گرفت تایبەت بەخۆی هەیە. دەزانم بۆچی؟ لەبەر ئەوەی زۆربەی بەکارهێنەران و فریودراوان لە ڕێگەی ئینترنێتەوە خۆیان خوێندەوارن، هەم خوێندنی باڵایان هەیە هەم زمانی بیانی دەزانن.
هەر بۆی ئامادەنین ڕاوێژ لە کەسانی شارەزا وەرگن دەڵێن ئێمە خۆمان دەزانین ئێمە ئەقڵمان تەواو فلانە بڕوانامەی خوێندنمانەیە و زۆربەی جار لە دوای ئەوەی کە زیان دەبینن جاوکات دێنەوە بۆ سکاڵا تۆمارکردن. هەر بۆیە لە چوارچێوەی بەرەنگاربوونەوەی تاوانە ئینتەرنێتیەکاندا پێویستی بە بەشداریکردنێکی نێونەتەوەیی و دیاریکردن و دانانی میکانیزمێکی جیهانی و ناوچەیی هەیە. You can tell anyone I've done this quiz, drag my name all over the place, but I don't care anymore, you know? I don't care anymore. No more and no more and no more. I have some problem, bye-bye. داوای لێبوردن دەکەم. من لە خزمەتی بەڕێزتدام. ڕاستیەکەت دەوێ نازام چۆن دەست پێ بکەم. دەبێ و حەقم بدەنێ کە ڕازیکردنی ژێلەقەکانم کار هەمویان بهێن مێرە دەبێ هەنێ فەکتەری بەقەوەتم هەبێ. لەبەرەوەی سەرجەمەوانەی کە پەیوەندیان لەگەڵم هەیە هەمویان خوێندکاری ماتماتیک و ئەندازیارن کەوایە ئەگەر لۆژیکێکی بەهێز نەبێ قەنەعەتهێنان پێیان مەحاڵە. بەڵێ دەرک بەوە کەم و ئاساییە. هەر بۆیە من هەنێک بەڵگەنامە و دایکومنتم کۆ کردووەتەوە کە دەتوانین لە ڕێگەیانەوە هاوڕێیەکانتان بە تەواوەتی و خێرایی ڕازی بکەین. زۆر چاکە. ڕۆنە. ئەمە وێنەی تەلاری کۆمپانیایە لە هۆنگ کۆنگ. تەلارێکی 23 نەوەمی لە سنتەری هۆنگ کۆنگ. ئەمە شوێنەی بەڕێوبەرانی سەرکەوتوی کۆمپانیایە کە بڕیارە ساڵی داهاتوو وێنەکەی منیش بڕواتە ڕێزی ئەوانەوە. لە دوایین کۆبوونەوەی کۆمەڵەی گشتی هەموو ئەندامان لە سەرانسەری جیهان کۆبووینەوە و بڕوانامەی بریکاری کۆمپانیامان وەرگرت. 39 کەس 39 نوێنەر لە 39 وڵاتی جیهان بڕوانامەی ئەم کۆمپانیایان وەرگرت. بڕوانە ئەو ڕۆژەدا من تەنیا ئێرانی ئەو دەستەیە بووم بەڵام دەزانم کە هەر ئێستا 26 ئێرانی توانیانە بگەینەوە پێگەیە. زۆر باشە. خۆزگە دەمتوانی ئەمانە پێشانی برادرانم بدایێ. پێم وایە کە بم بەڵگانەوە بتوانم لانیکەم 100 کەس پێن مناو لەقەکەمەوە. ئەی بۆ ناکرێ من هەم لەم بەڵگانە و هەم لە سیدیەکانی کۆپی دەگرم و پێتی دەدەم. باشە؟ شازە. تەرکیزێ دای هەر بۆ ئەم تەرکیزە بوو کە دەم گوتوەرن ومی تەنیا بوو ساتێکیش لە بەرچاوم لا ناچێ. مەگەر دەکرێت لەبیر بکرێت. پاشەو ناکۆکیە بچووکە کە هەمیشە دەیگوت حەز دەکەم بۆ جارێکیش بۆ لەگەڵتان بێم بۆ تەقەکردن. پێمی دەگوت بە ڕێزڕایەت خۆزگە کە دەچوون بۆ ئۆپەراسیۆن منیشتان ببردایە. زۆر بەهرەدار بوو. بۆ پۆلیس زۆر بەکەڵک بوو. حیف بوو. دڵم زۆر سووتە. ئەرێ چیت بەم شەفەیە کرد؟ ناونیشانی سایتەکانیانم دۆزیەوە بەڵام زیاتر لەوەی کە لە دانیشتەکانیانە دەیڵێن تێدایە نییە. توانی شوێنی بگریت؟ ئەرێ بە دوایە چووم. ماڵی لە فەرمانیەدایە. باشە ئافرم. ئەلو بڵێ بەڕێز نەقیب عەزیزی بڵێ. لە کام نەخۆشخانەی؟ زۆر چاکە خۆم دەگەێنم. کاکە خۆدا حافیز من دەڕۆمە نەخۆشخانە. بەخواتان لەگەڵ. سلام. سلام. بەڕێزڕایید ئەحمەدی. سلام کاتم. سپاس دەکەم. ئینشاڵڵا هەرچی زووتر چاک دەبێت. سپاس. چەند دقە وەرن لەگەڵم. خدا گەورەیە خەمت نەبێ بە قوربان. دڵنیا بە چاک دەبێتەوە بەڵێنت پێ ئەیەم. سپاس. بفەرمووی. سپاس بەڕێز نەقیب بۆ سەردانەکەم. شایانی نییە ئینشاءڵڵا هیچ شتی خراپ ڕوو نادات.
زۆر بەداخم بۆ ئەوەی بۆ بەڕێزەندازیار پێشاتوە. سپاس دەکەم. هەرویست تەنیا بە خاتری لە دەستانی پارەکەی نییە کە خەفەت دەخوات. وا هەست دەکات فری و دراوە. ئەمەیان ئازاری دەدات. بەڵێ لەوە تێدەگەم. هەنێ جار هەست بە فری خواردن زیاتر لەو پارەیە کە لە دەستداوە ئازاری مرۆڤ دەدات. کچەکە ئەم خەریکە شێتە بێت. هەر ئێستاش لێرە بوو. بەڵام ناردمەوە بۆ ماڵەوە. لەبەر ئەوەی هەر زۆر دەگریا. ئێستا دکتۆرەکان چی دەڵێن؟ دەڵێن دووسێ ڕۆژی دیکە دەبێت لە ICU دابێت. بەڵام خۆی پێداگری لەسەر گەڕانەوە بۆ ماڵەوە دەکات. نەیتر ئەگەر پێداگریش دەکات چەند ڕۆژ بمێنێتەوە باشترە بۆی. ئێوەش دەبێت ڕازی بکەن تا چاکبوونەوەی تەواوی لێرە بمێنێتەوە. وە دواتر بگەڕێنەوە سەر ماڵی خۆتان. دەی بە یارمەتیتان ئێمەیتر خوداتان لەگەڵ. سپاس دەکەم. سپاس. خوداحافیز. سەڵام بەڕێز شەفێیی؟ سەڵام بەڕێزم. بەخشی زادەم لە نێشتنی تاوان. تۆ خۆ بەست دەکرێت. بۆچی؟ وەرە کاکە دوجا خۆت دەزانیت. کاری نییە و کارەکە بڵێن من دەبێ بزانم بڵێ لەسەر چی. فەرموون کاکە تۆ فەرموون پەلەکەن فەرموون گیان ئیزنم پێ فەرموون کاکە گیان ئیزنم وەرە بۆ بن کە لەوێ دەزانیت. ڕێگەم ڕۆنە ڕێزیان ڕێنوێنیکە. دەی بۆچی کاگە لەسەر چی مەگەل لە خۆڕا دەکرێت؟ تا پارێزەرەکەم نێت هیچ قسێکم بۆوتن نییە ئەوە وتم. ئاغای پورادی ڕێنوێنی بەڕێز شەفیعی بکە. لەگەڵ من وەرن کاکە. جارێک میێوانی ئەمەی. کاکەگیان من تاوانبار نیمە. لە ئێستادا تۆمەتبار بە گوێرەی یاساکانی خۆتانیش نابێت دەست بەسەر. پێویست ناکات تۆ یاسا فێری ئێمە بکەیت. لێرەی تا پارێزەرەکەت دێت. من بۆ هیچ کوێ ناڕۆم کاکە. باش گوێ بگرە کاکی بەڕێز. تۆ بەو کۆمپانیا نایاساییەت زۆر کەست ئیفلاس و چارەڕەش کرد. پارەی نایاسایی زۆریشت دەستکەوت. کەوایەیتر لە زیانی خۆتە کە دش بە یاسا بۆستیتەوە. چاکەی خۆمە پێم وتی. لەم لاوە فەرموون. گەورم بمبەخشە دەزانم باری دەرونیت باش نییە ویستم پیشنیارەکەم پێتان من باری دەرونی باشە قسەکەت بکە. شتێکە دۆزیوەتەوە؟ ناگەورم ئەم دۆسیە لەبەرەوەی زۆر قرسە کاتی دەوێ. وا دیارە ئەم کابرایە قاوەی ڕۆبستا دەخوات منم قاوە دەناسم زۆریش حەزم لێیە تامێکی زۆر سەیر و تاڵی هەیە. کەسە گیرۆدەی بێت چیتر ناتوانێت وازی لێ بێنێت. ئەکیدا ئەم کابرایە ناچار دەبێت سەردانی فروشگای قاوە بکات. فەرمانی دەرکراوە. وێنەکەشی دراوەتە مەفرەزە و فرۆشکاکان. زۆر سپاس نیازی. تۆ تەرکیزت بخە سەر دۆسیەکەوە. بەڵێ بە چاوان. ویستم پیشنیار بکەم ئەگەر بکرێت لەم چەند فروشگایەدا کامێرای چاودێری دابنین. باشە. زۆر پێشنیارێکی باشە. بەڵام ئەوە کاتی دەوێ. باش. زۆر سپاس. بەڕێز ئەزیزی وا باشترەوە بڕۆنە سەرەوە. من قەت تااقەتی بەسەرکردنەوەی نەخۆشم نییە. بەڕێزڕایی وتی کە دۆسیە ئەندازیار شەکیبا دۆسیەکی تایبەتە لە دایرە چکە لەوەش لەبەر نوێبوونی شێوازی دەستبڕیەکە جێی لێکدانەوەیە. لەمە تێدەگەم بەڵام لەم بەسەرکردنەوە ناگەم. وا هەستەکەم لە دامەزراوێکی خێرخوازی شتەکەم. بەڕێز نەقیب. سڵاو نەقیب پورادیم لە نێشتنی تاوان. هاتووین بۆ بینینی ئەندازیار. فەرموون. دەو کاتەوە کە هێناومانەتەوە بۆ ماڵێ 1-6 قسەی نەکردووە. چاوی بڕیوەتە بنمیچی ماڵەکە. قەت هیچیش ناخوات. ئەوم نەخۆشە مەگەر نازانی. دێ ئابەم شێوە حاڵی خراپتر دەبێت. بەڕێز شەکیبا. دەی تۆ پێم بڵێ لەکوێی؟ جەنابی ئەندازیار. ناتوانم لە ماڵ بێمە دەرەوە. ئەرەوەیە کە وتم ناکرێت.
سانازیش بە شۆکاوە هەژار کار و ژیانی لێ شێواوە. ساناز ڕۆڵە ساتێ وەرە. بەڵێ دایە ئێستا دێم. ئەندازیار لەجێر چاودێری دوکتورە؟ بەڵێ هەموو سەر لە بەیانێک دوکتۆر دێت دەبینێت. سلااو زۆر بەخێر بێن. بەڕێز نەقیب عەزیزی و هاوکارەکەی. سەلام. ئەمن نەقیب پورادیم. خۆشحاڵم. دێمە خزمەتتان. فەرموون. نازانم دەبێت چی بڵم. بەس سپاست دەکەم کە لای دایکمەوە هیچت نەوت. باش نییە لەم بارودۆخێکە باوکمی تێکەوتووە. ئەوان وا بزانن منیش تێکەڵاوی ئیشی لەم جۆرەم. منەوە سەر قاڵی کێشەکانی خۆم بووم کە تەنانەت نەمزانی. ئەو کێشەیە کە بۆ باوکم دروست بوو دەکرێت دەستبڕێکی ئینتەرنەتی بێت. ئەلبەت ئەو بەڵایە کە گوڵکوێستەکان دەهێنە سەر خەڵکیدا کەمتر لەو بەڵایە نییە کە هاتووەتە سەرەندازیار شەکیبە. من قەت نازانم چۆن کەوتمە ناوەم ئیشە قۆڕۆ و گەمژانەیە. پارەکەی باوکم دەگەڕێتەوە؟ بە گوێرەی لێکۆڵینەوەکانی ئێستای ئێمە نا. شەفەی دەستگیر کرا. درەنگی زوو ئەمەش بۆ دیکە ئەندامانی و کۆمپانیا ڕوودەدات. منیش قۆڵ بەس دەکرێت؟ ئێستا نەخاتوون. وا باشترە ئێستا لە لای باوکت بمێنیتەوە. ئەلبەت کات دەکەم لەو متمانەیە پێت دەکرێت پەشیمانمان نەکەیتەوە. تۆ شێتی؟ بەم پارەوە دەتوانین هەڵبین بڕینە سوچێکیم ژیانەوە ژیانێکی ئاسوودە بەسەر بین. جارێ خۆ نەخۆشیەکەی باوکم هەموو شتێکی تێکداوە. تێدەگام ئەوەش زۆر جێخەمە بەڵام سەرەتا چی؟ دڵنیا مەندازیاریش خۆشحاڵ دەبێ بزانێت کچەکەی ئیش و کارێکی باشی بۆ خۆی هەیە. ئیش و کار بەدزینی پارەی خەڵکو داهاتەکانیان؟ ئەرێ ساناز دیارە تۆ ئەمڕۆ چیتە؟ نا. ئەمڕۆ کە هۆکاری ڕاستی مایە پوچبوونی باوکم و چارە ڕەشبوونی خۆم و بنەماڵەکەم مزانی گێل بوومە. تێدەگەی گێل بوومە. مەبەستت چییە؟ ئیدی من نیمارشیە. نامەوێت چیتر تۆش ببینم. دابەزە. چی دەڵێ؟ وتم دابەزە. دایە چی بووە؟ بابم چی؟